وشیار بیاوێڵەیی ئەم مرۆڤەی نیوەی لاشەی شەهید بوو بەڵام دەستبەرداری خەبات نەبوو. چارەکە سەدەیەک زیاترە بژاری نیشتیمان دەکا. لغم و تەقەمەنی لە هەر کوێ بوو وەک جێژوان سەیری دەکا. ئەو ئیشقە لێرەوەیە کە مرۆڤ ڕزگار دەکە بە هەر شوێنێکدا گوزەرکە مەترسی قەڵاچۆ دەکە. گەر خەڵک لە ئەرزدا بۆ گوڵ بگەڕێ ئەوە هوشیار ئەوە بە وریاییەوە بۆ مین دەگەڕێ. باش دەزانێ هەر بستە زەمینێک گەرمینی تێدا بێ ئیمکانی سەوزبوونی ژیانی نابێ. گەرچی هەرزوو هەردوو قاچی قرتە بەڵام بە ئیرادەی بەهێزەوە خۆی بەدەستەوە نەدا. دەستی کردووە بە بژاری مین لە کوردستان مەبەستی بوو ژیانێکی بێمەترسی ببەخشێت بە هەمووان. هوشیار عەلی مرۆڤە مەزنەکەی بیاوێڵە ساڵی 1963 لە گوندی بیاوێڵەی سەر بە هەڵەبجەی شەهید لەدایک بووە. واقعی ژیان دەرفەتی خوێندنی تا پۆلی یەکەمی ناوەندی واتە پۆلی حەوت دەداتێ. ساڵی 1986 پەیوەندی دەکات بە ڕیزەکانی خەباتی شاخ و دەبێتە پێشمەرگە. سیاسەتی دوژمنکارانەی ئێران و عێراق تەنها بە جەنگی ڕاستەوخۆ و داگیرکاری و کاولکاری تەواو نەبوو بەڵکو بەهۆی چاندنی مین گەورەترین زەرەریان لە کوردستاندا و دەیان هەزار هێکتار زەویان لە گوند نشینان قەدەغە کرد و ژیانیان تێدا حرام کرد. ئەمە سەرباری ئەوەی جەنگی مین تاوەکو ئێستاش درێژەی هەیە و ساڵانە چەندان کەس بەو ڕێگایە یان کەم ئەنجام دەبن یان ئەوە تا گیان لەدەست دەدەن. هوشیار هەر لەو ساتەوە بڕیار دەدات ڕوبەڕووی ئەو جەنگە ببێتەوە و خەباتی مین هەڵگرتنەوە دەست پێ بکات. ساڵی 1989 لە کاتی هەڵگرتنەوەی مین قاچی چەپی لەدەست دەدات بەڵام ئەوە ساردی ناکاتەوە و بەردەوام دەبێت. ساڵی 1994 قاچی ڕاستی لەدەست دەدا و بە یەکجاری بێقاچ دەبێت. وڵاتی یابان لە ڕێگەی ڕێکخراوە مرۆڤ دۆستیەکانەوە هوشیار دەبەنە وڵاتەکەیان و قاچی دەستکردی بۆ دروست دەکەن و هوشیار دەخەنەوە سەر پێ. بەڵام هوشیار بەو نیوە شەهیدیەی خۆی دەستبەرداری ئەو ئیرادەی نابێ کە خەڵک لە ژیانێکی بێمین و مەترسیدا بژی. بۆیە بە هەردوو قاچە دەستکردەکەوە دێ بە دێ و گوند بە گوند شاخ بە شاخ و دەشت بە دەشت دەگەڕێ و ڕاوی ئەو دوژمنە شاراوەیە دەکات. تا ئێستا هوشیار توانیویەتی زیاتر لە 450,000 دۆنم زەوی لە مین پاک بکاتەوە. ئەمە سەرباری ئەوەی توانیویەتی لە ژێرپەی 160 کەس مین بەتاڵ بکاتەوە. بە پێی لێکدانەوەکانی هوشیار تا ئێستا زیاتر لە 2 ملیۆن مینی هەڵگرتووەتەوە لە خاکی کوردستان و ژیانێکی نوێی بەخشیوە بە خەڵکی زۆر ناوچە و دێهات. گەرچی کارەکانی هوشیار لە دەرەوەی دەستگا حکومیەکانە بەڵام بە ئەندازەی هەموو حکومەت لەو ڕێگەیەدا ماندووە و دڵسۆزانە بەردەوامە لە کارکردن و زیاتر لەوان خەڵک هیوای پێیەتی کە ڕزگاریان بکات. هوشیار هەر لە سەرەتاوە ژمارەیەکی هەڵەبجەی لە ئۆتۆمبیلەکەیدا و هاواری بوونە پارێزگای هەڵەبجەی لەو سەردەمەوە ڕاگەیاند. بەڵام دوای بڕیاری بە پارێزگابوون هەوڵدرا ژمارەی تابلۆکان بخرێنە موزایەدە و بە پارە بفرۆشێن. واتە ئەو ژمارەیە لە هوشیار وەربگیرێتەوە کە بە نیوەی گیانی خۆی بەستی بدرێت بە سەرمایەدار و سیاسی و بەرپرسێک کە نیوەی ژیانی خەڵکی بردووە. هوشیار بە بەردەوامی بەدەر لە هەڵگرتنەوەی مین لە ناوەندە پەروەردەیەکاندا دەگەڕێ و خەڵکی هوشیار دەکاتەوە لە مەترسیەکانی مین بە تایبەتی هەردوو جۆرەکانی مینی کڵپەدار و مینی ساتمەدار. ئێستا شتۆ وەک هاوڵاتیەکی کوردستان چ پەیامەکەت هەیە بە هوشیار بیاوێڵەیی؟